لە پێناو وەرگرتنی مافەکانیان بەخۆ پێشاندان یادی ڕۆژەکەیان دەکەنەوە. لە ڕۆژی جیهانی کرێکاران بەشێک لە کرێکارانی هەرێمی کوردستان خۆپێشاندانیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا. لە خۆپێشاندانەکەش یادداشتنامەیەکی دەخاڵی کە بەشێک لە داواکاریە سەرەتاییەکانی خۆیان لێنووسی بوو ئاراستەی حکوومەتیان کرد. بە دوای ئەوە دەگەڕێستن یەکێ بێتن لەسەر ئەو جادانە وەستاوە بۆ ئەوەی سیارەیەک ڕابێتن کرێکارێکی پێ بێتن بچی قوتێ شیرێک نانێک بۆ مناڵەکانی دابین بکاتن چ کەیفی بەجەژن دێتن. یەکێک لە داواکاریەکانی کرێکاران دۆزینەوەی هەلیکارە. ئەمەش لە کاتێکدایە کە بەهۆی قەیرانی داراییەوە 4000 پرۆژە لە هەرێمی کوردستان وەستاون. بەمەش زیاتر لە 13000 کرێکار بێکار بوونە. کاردانەوەی ڕاستەوخۆی سلپی بەسەر کارکردن و ژیان و گوزەرانی کرێکاران وە هەیە. هەرچەندە لازم ئاگاداری ڕۆژە تایبەتەکەیەتی، بەڵام بژێوی ژیان وای کردووە کە سەدان کرێکاری وەک ئەو لەو ڕۆژەش هەر خەریکی کارکردن بن. کارکردن دەبی ئەتو ڕۆژانە کار بکەی. ئەگەر ڕۆژانە کار نەکەی مانە ئەتو ژیانت دەکەوتە مەترسیەوە لە بەرەوەی من ئێستا بخۆم سولفی عقاراتم لەسەرا دەبی ساڵانە ملیۆنە 250,000 بەمەوە بە حکوومەت. لە هەرێمی کوردستان 84,000 کرێکاری زەمانکراو هەیە، لەو ڕێژێش 10,000یان کرێکاری بیانین. بەپەی ئامارەکانیش لە 2015 44 کرێکار و لە 4 مانگی سەرەتای ئەم ساڵیش 23 کرێکار لە شوێنی کارەکانیان گیانیان لەدەستداوە. زیاتر لە ملیۆنێک فەرمانبەری حکوومەت بە بۆنەی ڕۆژی کرێکارانەوە لە بشودان، بەڵام ئەوەی لە بشودانیە تەنها کرێکارانن. لەو ڕۆژەشدا بۆ پەیداکردنی پار و وێگنان سەرقاڵی کارکردنن. فەرهاڵ وڵەمەری ودا و هەولێر.